بینەرانی کوردستانی سڵاوتان لێبێ لە ستودیۆی 129 تایبەت بە بانگەشی هەڵبژاردنیەکەتی نیشتیمانی کوردستان بۆ کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵتانین. هەڵبەتە لەم بەرنامەیەشدا بەشێک لە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان باس لە کارنامەی خۆیان دەکەن و بازەوە دەکەن بۆچی دەیانەوێت متمانەی هاوڵاتیان بەدەستبێن و بچنە پەرلەمانی کوردستان و بەچوونیان بۆ پەرلەمانی کوردستان چۆن خزمەت بە هاوڵاتیان و نیشتمان دەکەن. لەم بەرنامەیەدا هەرێک لە بەڕێزان پەری عومەر تۆفیق کاندیدی ژمارە 15 لە بازنەی سلێمانی لیستی 129 میوانە و هاوکات دکتۆر کاوەڕەزا کاندیدی ژمارە 38 لە بازنەی سلێمانی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان میوان بەخێراتن. سپاس بۆ بەڕێستان. خات و پەری هەڵبەتە ئەگەر سەرەتا خۆت بناسێنی و دووبارە ژمارەکەت بۆ بینەرانی ئێمە بڵێتەوە و سیڤێکی کورت لە کارەکانی بەڕێستان دەڕابردوودا. دەستان خۆش بێ. سپاس بۆم دەرفەتە. من پەری عومەر تۆفیق دەرچووی بەشی ڕاگەیاندن و پەیوەندی گشتیەکانی زانکۆی سلێمانی، خوشکی شەید سیروان جافەرانی، برازای شەید عوسمانە بچکۆ لە تیپی 57 سەگرما ماوەی 14 ساڵە لە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە کۆمەڵی خوێندکارانی کوردستانە کار دەکەم. لە مەجای کاری ڕێکخراوەیە زۆر خزمەتم کردووە و لە ئێستادا بە شانازیەوەی یەکەم لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 15 هیوادارم متمانەی خۆتانم پێ ببەخشن. سپاس. دکتۆر کاوە بفەرموو. من دکتۆر کاوەڕەزا ژمارە 38م لە بازنەی سلێمانی لەسەر لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵگری بڕوانامەی دکتۆرام لە میدیا و ئیدارەدانی قەیران و بڕوانامەی ماستەرم لە میدیا و گەشەی ئابووریدا. پێشتر بۆ ماوەی 19 ساڵ ئەزموونی ئیداریمە بۆ ڕاگری پەیماگای تەکنیکی دوکان و ڕاگری پەیماگای تەکنیکی بەکرەجۆ. کاتێکیش کە لایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کاندید کرام بۆم پۆستەی سقالەم لە پۆستی ڕاگری پەیماگای تەکنیکی بەکرەجۆ کرد. وتم لەبەرەوەی نامەوێت کاری حیزبی و کاری حکومی کەڵی یەکتری بکەم و لە مەجای میدیا و کاری ڕۆژنامەوانەیە کارێکی زۆرم کردووە لە زۆربەی ڕۆژنامە و سایت و پەیجەکانی سۆشیال میدیا و تار و شتم بڵاو کردوێتەوە. لەسەر بارودۆخە گەرمەکان لە هەرێمی کوردستان هەمیشە مقابلە و چاوپێکەوتنم هەبووە. بەلەوەی پەرلەمانتار بم پرۆژەی یاسام داوەتە پەرلەمانی کوردستان لەگەڵ چەند هەواڵێک و مامۆستایەکی زانکۆیە کە ئێستا کاری پێکرێت. خێزاندارم و خاوەنی دوو مناڵ و تاقانەی چوار خوشکم. ماندوو نەبی ئومێدی بەدەزێنانی متمانە بۆ هەریەکێکتان. خات و پەری دەگەرێمەوە لای بەڕێستان دەپرسم بۆچی خات و پەری خۆی کاندید کردو و دەیەوێت ببێتە ئەندامی پەرلەمانی کوردستان لەوێ دەتەوێت چی بکەیت؟ ئەمانەوێ کۆتایی بە دەسەڵاتی خۆسەپێنی قۆرەخکار بێنی لەم هەرێمەکە لەلایەن حزبێکی دەسەڵاتدارەوە بەڕاستی بەڕێوە ئەبرێت. ئەمانەوێ یەکێتی وەک هەمیشە کە حزبی هەر چوار پارچەی کوردستان بووە، خۆی بە نوێنەری هەر چوار پارچەی کوردستان زانیوە، خزمەتکاری هەر چوار پارچەی کوردستان بووە. ئەمانەوێ ئەم جارەش لە پەرلەمانی کوردستان یەکێتێکی بەهێز بین بۆ ئەوەی بتوانین زیاتر حزبێکی خزمەتگوزار بین، بۆ ئەوەی باڵانسی هێز لەم هەرێمە ڕاستکەینەوە، بۆ ئەوەی ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە، هەرچیمان پێ بکرێ بۆ خەڵکی ستەم دیدەی ئەم هەرێمەمان ئێمە بەڵێنمان داوە لەم خولەی پەرلەمانە بە هەموو توانایەکمانەوە هەموو کە بربژێرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرایەتی خەڵکی بەژمێنێتی ئەم هەرێمەمان ئەکەین و لە خزمەتی تاک بە تاکی خەڵکی ئەم هەرێمەمانە ئەبین وەک سەرۆکەکەمان جەنابی سەرۆک باڤڵ بینیوتانە و بەڵێنیا و دوێنێش کۆمەڵێک بەڵێنیا کە لە دوای ئەم خولەی پەرلەمان و لەم خولەی پەرلەمانە ئێمە بە هەموو شێوەیەک لە خزمەتی سەرجەم خەڵکی ئەم هەرێمەی خۆمانە ئەبین و هەرچیمان پێ بکرێ بۆ کەسوکاری سەربەرزی شەیدان، بۆ گەنجەکانمان، بۆ ژنانمان بەبێ جیاوازی خزمەتەکەین. بەڵێ دکتۆر کاوە دێمەوە لای بەڕێستان بۆچی دکتۆر کاوە دەیەوێت ببێتە ئەندامی پەرلەمانی کوردستان لەوێوە دەیەوێت چ خزمەتێک بکە؟ هاوڕێجان یەک شتێک هەیە تەسەورەکەم لە ناخی هەمومانە هەیە، ئەویش بوونی گلەی و گازندەیەکی زۆرە لەم بارودۆخی کە ئێمە تیایداین. کاک بافەڵ قسەیەکی هەیە ئەڵێ ڕازین بە مۆسعا. من تەسەورەکەم هەموو کوردستان بە یەکێتیەوە بە پارتیتەوە بە هەموو حزبە سیاسیەکانەوە بەوانەی کە بێلایەنن بەوانەی کە لە دەرەوەی حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانن لە هەر یەکەیان بپرسە یەک دنیا خەم و خەفەت و مەراق لە ناخەوێتی. بێزار بووە لەم بارودۆخەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، بێزار بووە لە واقعی لە هەرێمی کوردستانە هەیە، بێزار بووە لە خاک فرۆشتن، بێزار بووە لە پێنەدانی موچەی لە کاتی خۆیان، بێزار بووە لە ئیدارە نەدانێکی تەندروست لە هەرێمی کوردستانە، بێزار بووە لە علاقاتی خارجی،
بێزار بووە لەوەی کە نەمانتوانیوە لەگەڵ بەغایە وەک جاران بە قووەت بین لەگەڵ وڵاتانی دەوراوسیا بێهێز بووین بێزار بووە لەوەی لە ئاستی نێودوڵەتیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوەین لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەری و ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوەین وەزعی ژیان و وەزعی ئابووری وەزعی سیاسیمان ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشایە هەموو ئەم گلەی و گەزەندانە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە حیزبێک بە تاگڕەوی و یەک کەسێک بە تاگڕەوی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئیدارەیەکی زۆر سەقەتی ئەم هەرێمەی داوە ئیدارەیەکی حیزبی سەرفی ئەم هەرێمەی داوە و ئیدارەیەکی ئەمنی مخابراتی ئەم هەرێمەی داوە هەموو ئەمانە هۆکارێک بوون بۆی ئێمە بە خودی خۆشمانەوە گلەیەکی زۆرمان هەبێ بۆیە ئێمە کاتی خۆی لە ماڵەکانی خۆمان دانیشتنیم گلەیانەمانە کرد لەبەری خۆمانەوە پرتەوە بۆڵەمانە کرد ئێستا هاتووینەتە مەیدانەکە بە هەمومان ئەڵێین ئەبێ هۆکارێک بین بۆ نەمانی ئەم گلەی و گازندانە بۆ نەمانی ئەم خەفەت و مەراق و ئازارانەی کە ڕۆژ بە ڕۆژ لە ناخمانە زیاترە بێ بۆ نەمانی ئەو نەعەدالەتیانەی کە هەیە بۆ نەمانی ئەو هەموو چەوساندنەوەی کە بە میلەتە ئەکرێ هاتووینەتە مەیدان بە سەرکردایەتی سەرۆکێکی جەری و ئازای بە ئیرادا ئەڵێن ئەمانەوێ کۆتایی بەم خەمانە بێنین کۆتایی بەم نەعەدالەتانە بێنین و جارێکی تر بارودۆخی خەڵک زروفی خەڵک وەزعی ئابووری خەڵک بگۆڕینەوە بۆ خۆناغێکی باشتر و پێمان وایە ئەوە بە ئێمەمانان ئینشاڵا کە بووین بە ئەندامی پەرلەمان لە داهاتووە و بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرێت و بەس. باشە کارنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کارنامەی کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ئەم بارودۆخە ڕاست دەکاتەوە و چۆن خزمەت دەکات. دیارە ئێمە وەکو یەکێتی وەکو کاندیدانی پەرلەمانی کوردستان بەرنمەیەکمان هەیە بۆ ئەوەی ئێمە هەموو سێکتەرەکان بگرێتەوە لە ڕاستیە هەری کۆمەڵی کاندیدی تا هەرێکە لە سێکتەرێکی جیاوازا پسپۆڕی هەیە یەکەمین کاری ئێمە بە بڕوای من و بە قەنەعەتی من ئەوەیە کە ئێمە ئەم حکومەتە بکەین و بە حکومەتی خەڵک حکومەت چۆنێکێتەوە بە حکومەتی خەڵک بەوەی تۆ 4 ساڵە زیاترە بوجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان پەرلەمان بێ ئەرزش کراوە هەیبەت بۆ پەرلەمان نەماوە شکۆی پەرلەمانتار نەماوە لە مێژووی حکومڕانی کوردیە یەک جارێ بوجە هاتۆتە پەرلەمان لەو ساڵۆنیاوی بۆ کە ئێمە سەرۆکی حکومەتمان بەدەستەوە بووە ئەبێ یەکەمین کارکە بیکەین بۆ ئاشکردنەوەی خەڵک بۆ گەڕانەوەی عەدالەت بۆ بەڕێگەڕانەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران بۆ باشکردنی زروف و وەزعی خەڵک ئەوەیە کە ئێمە یەکەمیشت موچەی خەڵچاکەنی تر لە ڕێگەی تەوتینی موچەوە بە یاخود بە میکانیزمێکی تر ڕێگای دووەم ئەوەیە ئێمە بوجە بێنینە پەرلەمان 6 ملیار دلار بودجەی ساڵانەی ئەم هەرێم و ئەم حکومەت ئێمە بێنینە پەرلەمان بە شێوەیەکی عادلانە دابەشی بکەینەوە بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستانە جارێکی تر بێنینەوە سلفەی زەواج ببوژێنینەوە جارێکی بینەوە توانەسازی بخەینەوە کار جارێکی تر بینەوە دەرماڵی خوێندکاران دابینکەین جارێکی تر بینەوە پێشینەی عقارات و خانوبەرە ببوژێنینەوە بازارەکان ببوژێنینەوە باچکەم بکەینەوە هەموو ئەمانە هۆکارێکن بۆی ئێمە خەڵک لەگەڵ خۆمان ئاشکەینەوە و کۆمەڵە پرۆژە یاساش تەقدیم بکەین بۆی خەڵک لە سایە ئەو پرۆژە یاسانەیە بەپێی زەڕورەتی سەردەمەکە و بەپێی قۆناغەکە سوودی لێ ببینێ و هەندێک پرۆژە یاساش ئێمە پێویستی بۆ یەکە هەمواری بکەینەوە یاسای زۆر زۆر کۆنن کە بە کەڵکی ئەمڕۆ لەگەڵ واقعی ئەمڕۆی کوردستانە ناگونجێت. دەستخۆش خاتوپەری هەڵبەتە لە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات کارنامەی کاندیدەکانیش کۆمەڵێک بابەتی جیاوازەیە بۆ پێی کە خۆتان ئەزمونێکی دوور و درێژتان هەیە هەم لە بواری با بڵین سلکی ئاسکەری هەم لە بواری کاری ڕێکخراوەی گەنجان و هەم بابەتی جیاوازتر کارنامەکەی خاتوپەری چۆن کۆتایی بم بارودۆخە ئاڵۆزە دەهێنێت چۆن کار لەسەر ئەوە دەکەن ئەگەر متمانەی هاوڵاتیانتان بەدەستێنا بتوانن لە ڕێگەی کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کارنامەی خودی کاندیدەکانەوە ئەم بارودۆخە ئەم ئاڵۆزی کێستا لە هەرێمی کوردستان لە حکومڕانیە هەیە ڕاست بکرێتەوە. بە شانازی و من پێشمەرگەم لەناو پێشمەرگەکانی سواس دەکەم. یەکەم کاری کە من هەوڵی بۆ بم و ئیشی لەسەرکەم هاوتاکردنەوەی موچەی هێزە ئەمنیەکانە بەڕاستی ئیشی لەسەرەکە بۆی چیتر ئەو غەدرە نەکرێت پۆلیسێکی عێراقی یاخود پێشمەرگەیەکی عێراقی فەرقێکی موچەی زۆری هەیە لەگەڵ پێشمەرگێکی ئەم هەرێمەی ئێمە بەداخەوە هەم پێشمەرگەمان هەیە لە دوای 20 ساڵ خزمەتکردن هێشتا پلەکەی نەبووە بەم فەوازێک ئەمە غەدرێکی گەورە و دوای دەیان ساڵ اینجا پلەیەک تەرقیەکی بۆیەتەوە بۆیە ئێمە ئەگەر وەکو پێشمەرگە نوێنەرێکمان هەبێت لە پەرلەمانی کوردستان ئەتوانێت شەڕی ئێمە بکە شەڕی هەموو خوشک و براکانمان بکە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە چیتر غەدر لە هێزە ئەمنیەکان نەکرێ و خوشک و براکانمان لە سلکە عەسکەریەکانە نەکرێن کە لەلایەن حکومەتی عێراقیەوە بۆ ئێمە پێویستە نوێنەری خۆمانمان هەبێت لە پەرلەمان و من بەڵێنی ئەوە میاوە بە خوشک و براکانم کە لە سلکە عەسکەریەکانان ئەبمە نوێنەری ڕاست
ڕاستەقینەی ئەوان و شەڕیان لەسەرەکەم و خاڵێکی تر ئەوەیە کە من ئیشی لەسەر بکەم خەمی گەنجان بە خەمی خۆمەزانم وەک بینیمان لە 7 ساڵی حکومڕانی ڕابردووە 3 ساڵ حکوومەت لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەو 3 ساڵە چەندین پرۆژەی جوان و باش و بەسوودمان هەبووە بۆ خزمەتی خەڵک و بۆ گەنجەکانمان وەکو پێدانی پێشینەی هاوسەرگیری پێدانی پێشینەی خانوبەرە و دەیان پرۆژەی تری لەم جۆرە بۆیە تکا ئەەکەم ئەم جارە متمانی خۆتان بە یەکێتی نیشتیمانی کوردستان ببەخشنەوە بۆ ئەوەی کە وەک بینیتان لە سەردەمی ئەو کابینەی کە حکومڕانی لای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو چەند لە خەمی خەڵکا بووە دەیان پرۆژەی جوانی کردو بۆ خزمەتی سەرجەم چین و توێژەکان بەبێ جیاوازی ئەم جارش دڵنیابن لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەمی خەڵک بە خۆی خەمی خۆی زانێ خەمی پێشمەرگە بە خەمی خۆی زانێ خەمی گەنج بە خەمی خۆی زانێ بە هەموو شێوێک لە خزمەتی سەرجەم چین و توێژەکاندایە و ڕەخساندنی دەرفەتی هاتنە پێشەوەی ژنان و گرنگی پێدانی زیاتر بە خانمان ئەمە یەکێکە لەو خاڵانی کە من مەبەستمە و ئیشی لەسەرەکەم و چیتر جیاکاری نەکرێت و زۆر بەوەردی من پرسیارم هەیە لە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێک خۆشبەختانە لە کاندیدا ژنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەمڕۆوە کۆمەڵێک پلان و پرۆژیان هەیە کە لە چەندیوێکی جیاوازەوە خزمەت بە ژنان بکەن یەکێک لەوانە ڕەخساندنی دەرفەتی هەلیکارە نەهێشتنی جیاکاریان بۆ نمە کۆمەڵێک بابەتی ترە ئەم کارنامەی کە ئێستا لا یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە هەڵبەتە لە ڕابردووشدا کاری بۆ کردووە و بوونی هەبووە و لە یەکێتی نیشتیمانی کوردستانشدا ژن لە بەرچاوە لە تەواوی کە جیاوازەکانە چۆن ئەمە زیاتر بەرەو پێش ئەبەن و چۆن کاری زیاتری بۆ دەکەن لە بەرەوەی کە ڕێژەی ژنان لە بەشداری پێکردن لە سیاسیەکانە و بەرچاوتر بێت زیاتر بێت و کارنامەتان چی دەبێت بەر لە هەموو شتێ من ئێمە ئەتوانین بڵێن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو ژنانی ناو ئەم حیزبە کە حیزبی شەهیدانە ئەو شانازیەمان پێ بڕاوە کە جەنابی سەرۆک مام جەلال سەرۆکی نەمرمان بە هەوڵ و جوهدی ئەو بووە کە ڕێژەی بەشداری لە 130 ژنان بە یاسا تەسبیت کراوە لە حکوومەت و لە پەرلەمان و لە سیاست و لە حیزبەکەمانە ئەمە شانازیەکی گەورەی و ڕۆحیش مامی نەمرمان شاد بێ ئێمە هەوڵی ئەوە ئەین کە ئەم ڕێژەیە زیاد بکەین چونکە بەڕاستی ئێمەی ژنان ئەمانەوێ هاوشان لەگەڵ براکانمان لەگەڵ پیاوان پێکەوە درێژە بۆ خەباتە بین پێکەوە خزمەت بکەین ئەمانەی ئەو ڕێژەیە زیاد بکەین لە 130 بکەین بە لە 150 لەبەرەوەی ئێمەی ژنان نیوەی کۆمەڵین و دایکی نیوەکەی تریشین بۆیە پێویستە لێرەشدا ڕەچاوی ئەوە بکرێ و ڕێژەی ژنانیش زیاد بکرێ وەک بینیتان لە ئێستادا لە خولی پێشووی پەرلەمان ژنێک کە بە شانازیەوە لە لیستەکەی ئێمە بوو سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی کردو و هەموو بینیتان ئەدای ئیشکردنی ئەم ژنە و توانە و بیۆری و لێهاتووی خاتۆ ڕێواست بەڕاستی و ژنمان وەزیرە لە ئێستادا ژنمان بەڕێوەبەری زۆربەی دائیرە و دامەزراوەکان ئەمەجی شانازیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەست پێشخەر بووە لە هێنانە پێشەوەی ژنان و پێدانی بەرپرسیارەتی و ڕۆڵی بە ژنان داوە کە توانا و لێهاتووی خۆیان دەربخان بۆیە ئێمە وەکو ژنان لە هەوڵی ئەوەیان کە ئەم ڕێژەیە زیاد بکەین و دەرفەتی زیاتر بدرێ بە ژنان کە ئەو توانایی هەیەە بیخەنەگەڕ بۆ خزمەتی هەم حیزبەکەمان هەم کۆمەڵانی خەڵکی کوردستان. جا دکتۆرکاوە ئاوا بێدەنگ لەسەر ئەم بابەتە وەستاوە ئەمێ بچوونی بەڕێزی شتام بزانم بابەتەکە بەڵێ پێیوەستە بە ژنانەوە بەڵام دوجار ئەوە ڕوونەکە با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاندیدە پیاوەکان و بە تەواوی ئەوانەی کە لە بوارە جیاوازەکانی دیکەی دەسەڵاتە ڕۆڵیان هەیە هاوکارێکی باشی خاتوونەکان بوون لە هێنانە پێشەوەی ژنان دەمێ بۆ چوونی بەڕێستان لەسەر ئەمە بزانم ئەین بە هەر بۆچوونەکە بۆ چوونێکی خانمانە نەبێ دەست خۆش دیارە هاوڕێم پەریخان وتی نیوەی کۆمەڵ و دایکی نیوەکەی ترێتی خێزانی ڕۆبایکی تریشمانە ینی هەم خوشکمانن هەم دایکمانن هەم پورمانن بە کورتەکەی ژن بە بڕوای من هیچ کۆمەلگایەک ناتوانێت پێش بکەوێت ئەگەر ژناشان بەشانی پیاواندا لە مەیدانەکەیان نەبن زۆر جار ئەو ئیداری و ئەو وردەیی بە هەندێک لە ژنانەکرێت بە پیاوەکان ناکرێت زۆر جار سەلیقە و ئیمکانێت و توانای ژنەکان زۆر بەهێزترە لە پیاوەکان بۆیە ئەگەر هەر ژنێکیش هەندێک سفەتی سەرکردایەتی بوونی تیا بێت و بێ بە سەرکردەوە حەزی لە هەڵبژاردننی بواری سیاسی بێت من دڵنیام توانای ئیمکانەتەکانی هیچی کەمتر نییە لە پیاوان بگرەوە کارەکان زۆر باشتر ڕاپەڕێنن و زۆر ئەقڵانەتر ڕایەپەڕێنن و کارەکانیشان باشتر جێ خۆیەگرێت چونکەوان هەمووتم ئیداریترن و هەروە بە سەلیقەترن لە ڕووی ڕایکردنی شوکار و لە ڕووی تێپەڕاندنی هەندێک کار کە
وابەستەیە بە هەموو کۆمەلگاڵ. باشە فەرموو. لادمان نەچێ شێڕژنێکی وەکو خات و هێرۆی برایم ئەحمەدمان هەیە لە سەردەمی شاخە تاکە ژن بووە کە لەو سەردەما شان بەشانی براکان پێشمەرگەکان جنابی سەرۆک مامجەلال فۆتۆگرافەری شاخ بووە زۆربەی دۆکومنتەکان لەسەر دەستی جنابیان تۆمار کراوە و ئەگەرنا ئێستا هیچ دۆکومنتێکی ئەو کاتە نەبوو بۆیە توانین بڵێن ژنانیش ئەگەر توانە و لێ هاتوویەکانیان لە براکان و لە پیاوانمان زیاتر نەبێ لەوان کەمتر نییە بۆیە ئێمە ئیش لەسەر ئەوەکەین کە ئیشەڵا ڕێژەی بەشداری ژنانمان زیاتر بکەین و تمۆحی ئەوەمان هەیە کە زیاتر خزمەت بکەین. بە دڵنیایە ئومێدێکی گەشتی لێ چاوەڕوان دەکرێت دکتۆر کاوە هەڵبەتە لە با بڵێن کۆمەڵێک بواری جۆرا و جۆرا بەڕێستان کارتان کردو لە ڕابردوودا جێدەستیان دیار بووە. پێیوەست بە کاروباری خوێندکارانەوە لە ئێستا داونی ئاگادارین کە کۆمەڵێک پرۆژە هەیە دەتەوێت کاری لەسەر بکەیت. دکتۆر کاوە چۆن خزمەت بە خوێندکاران بە گەنجان بە تایبەتی بە خوێندکارانی زانکۆ دەکات؟ دیارە ئێمە بۆ ئەوەی کەشێکی یان فەزایەکی تەندروست بۆ خوێندکاران بسازێنین یان خوێندنەکەیان سەرکەوتوو بێ پێویستە فەزایەکی زۆر باشیان بۆ بڕەخسێنین. فەزاکە بەشێکی وابەستەیە بەوەی کە ئێمە لە ڕووی پێداویستیەکانی بەشە ناوخۆیەکانەوە پێویستە خوێندکاران چاوی لەوە نەبێت کە تۆ بۆ نمونە کۆمەڵەشتی بۆ دابین بکەیت. لە ساڵانی ڕابردووە ئەگەر سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە بڕوا دەبێت پرۆسەی خوێندن لە کوردستانە تووشی فەشەلێکی زۆر گەورە بوو. ئەو دەرماڵەیە کە درا بە خوێندکاران بە دەستپێشخەری خودی سەرۆک بافڵ و بە دەستپێشخەری یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. دابینکردنی بەشێک لە پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان کە هەتا ئەمڕۆژ بەکارهێنرێ هەر هەمووی سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دابینیان کردو بۆ بەشە ناوخۆیەکان و بۆ زانکۆکان. ئێستاژ ئێمە پێویستە فەزایەکی وا بڕەخسێنین لە ڕووی پێداویستی تاقیگەوە، لە ڕووی پێداویستی خوێندنەوە، لە ڕووی کرانەوە بە ڕووی دەرەوەدا، لە ڕووی بەنێو دەوڵەتیکردنی زانکۆکانمانەوە، لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانی خوێندن، لە ڕووی بە پیشەیکردنی خوێندن و ئاراستەکردنی بەرەو بازاڕی کار، لە ڕووی بەرزکردنەوەی کوالیتی خوێندن و کردنەوەی خوڵ و دەورە و دروستکردنی علاقات و پەیوەندی لەگەڵ زانکۆکانی جیهانە ئێمە ئەتوانین لەم ڕێگایە و فەزایەکی باش بۆ خوێندکار بۆ ناوەندە پەروەردەی و زانستیەکان بخۆڵقێنین کە بتوانێت داهێنان بکات کە بتوانێت کاری گەورە بکات. بەڵام یەک شتێگەی بیرمان نەچێت ئێمە خوێندکار لە کوردستانە ئێستا بووەتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەو بژێوەی دایک و باوکی هەیەی کە سوکاری هەیەی کردوێتە قوربانی خوێندنەکەی دواتریش کە خوێندن تەواوە کات فرسەتی دامەزراندنی نییە فرسەتی ئەوەی نییە لە شوێنێکا کار بکات چی لە کەرتی حکومیا بێت چی لە کەرتی گشتیا بێت بۆ بریا لە کەرتی تایبەتا بێت. ئێمە پێویستە ئەو فەزایە ئەو مافە بۆ خوێندکاران بگێڕینەوە بە پێی پسپۆڕیان بە پێی توانایان بە پێی ئیمکانیەتیان لە ئاستی حکومەتە لە بودجێ حکومەتی هەرێما جیان بکەینەوە و لە ئاستی کەرتی تایبەشە پێویستە ئێمە یاسایەک دابڕێژن کە خوێندکاران یان دەرچووەکان بتوانن لە کەرتاهلیەکانە دابمەزێن. وەرم بایەک نمونە بۆ تۆ بێنمەوە. مەسە ئێمە چەندین پەیمانگای وەرزشیمانەیە لە هەرێمی کوردستانە. ئەم پەیمانگایانە کاتێک کە ئەم خوێندکارانە دەرەچن شوێنێک نییە ڕووی لێ بکات. ئێمە پێویستە بە پێی یاسا بە پرۆژە یاسا بە لە پەرلەمانی کوردستانە بیچەسپێنین لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە کە هەر دەرچوویەکی پەیمانگا وەرزشیەکانی هەرێمی کوردستان زانکۆکانی هەرێمی کوردستان پێویستە هەر شوێنێکی وەرزشی کە دائەمەزرێ هەر پەیمانگایەکی وەرزشی هەر هۆڵێکی لە جوانی هەر ناوەندێکی وەرزشی پێویستە ئیجباریان بکەین کە پێویستە دەرچوویەک یا دوو دەرچووی ئەو پەیمانگا وەرزشیانە یاخود دەرچووی زانکۆکانیان تیا بێ بۆی هەلی کاریان بۆ بڕەخسێنین. بۆیە ئێمە پێویستە هەموو هەوڵی خۆمان وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بخەینە گەڕ بۆی بتوانین ئەو مافە بۆ خوێندکاران و بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی کوردستان هەرێمی کوردستان دەستە بەر. بەڵێ دکتۆر هەڵبەتە ئەوەی ڕوونا کە لە ڕابردووشدا لە پێدانی مافی خوێندکاران با بڵین فەرق و جیاوازی هەبوو هەر لە پێدانی دەرماڵە لە ناوچەیەک دەرماڵە بۆ خوێندکاران سەرفکرا بەڵام لە بەشێکی دیکە بە تایبەتی لە سلێمانی دەرماڵە بۆ خوێندکاران سەرف ناکراو لەسەر ئەرکی حیزب لەسەر بودجەی حیزب ئەم بابەتە چارەسەرکرا. لە پەرلەمانی کوردستان دەتوانن ئەمە ڕێک بکەنەوە و چۆن دەیکەن؟ ئێمە حکوومەتەکە حکومەت نەبووەجینا نابووایە وابووایە بەڕاستی پێت بڵم لەبەرەوەی گەر حکوومەتی خەڵک بێ حکوومەتی خوێندکاران بێ حکوومەتی زانکۆکان بێ حکوومەتی دەرچوان بێ ئەوە نابێ و جیاوازی بکات لە هەر شتێکی ترا جیاوازی بکات نابێت لەگەڵ خوێندکاری زانکۆ پەیمانگاکانە جیاوازی بکات. بەڵام بیرمان نەچێ ئێمە ئەمەی کە دراوەتە خوێندکاران هەتا ئێستا یاسا نەبووە هەتا ئێستا بە یاسایی نەکراوە ئەوەی هەبووە منحەیەک بووە ساڵانە حکوومەت
هەندێک جارێ بڕیاری داوە ئەم مانگداوێتی مانگێکی تر نەیداوە 4 مانگداوێتی دەنگ مانگ نەیداوە بە کورتەکەی کاری لە پێشینەی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوین بۆ پەرلەمان و سەر نەکەوین ئەگەر ئێمە سەرکەوتین جێبەجێیەکەین ئینشەڵا ئێمە سەر نەکەوتین لە ڕێگەی هاوڕێکانمانەوەکە ئەچنە پەرلەمانی کوردستان ئەوەیە کە ئێمە بابەتی دەرماڵەی خوێندکاران بکەین بە یاسا هەروەها دەرماڵەی مەسەلەی پێشینەی هاوسەرگیری کە بۆ گەنجان زۆر زەرورە لە ناوەندی زانکۆپی ماگاکانە ئەوان هۆکارێکن بۆ ئەوەی خێزان دروستکەن لەو ناوەندانەیە پێویستە ئێمە ئەمانەش بگێڕینەوە چونکە لەسەر دەستی ئێمە ئەم شتانە کراوە و هەر ئەبێ لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکەی ئەم خزمەتگوزاریانە بگەڕێتەوە. باشە خات و پەری هەڵبەتە کارکردن بۆ گەنجان یەکێکە لە کارە لە پێشینەکانی بەڕێستان کە هەوڵ دەدەن گەنجانی وڵاتی ئێمە کاری بۆ بکرێت و تا بتوانن لە ڕێگەی ئەو فەزایی کە بۆی فەراهەمەکرێت خۆشگوزەران بژی. ئەوەی کە ڕوونا لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لەو کاتانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی حکوومەتی لابوو کۆمەڵێک پێشینە هەبوو کە دەدرا بە گەنجان کە دەدرا بە چین و توێژە جیاوازەکانی کە لەوانە کە با بڵێن پێشینەی هاوسەرگیری بوو کە ژیانی چەندین کەسی تەدمیرە کرد و هاوکاری چەندین کەسی دەکرد و ئەمە نەما چۆن کار بوو باشترکردنی گوزەران و ژیانی گەنجان دەکەن. وەکوتم سەرەتا ئێمە بێ هەمواری ئەو یاسایانە بکەینەوە کە پەیوەندیدارە بە گەنجانەوە بۆ پێشینانە وەکو پێشینەی خانوبەرە پێشینەی هاوسەرگیری هەموو ئەو پرۆژانەی ترکە لە ڕابردووە لە خولەکانی تری پەرلەمان و بیزات ئەو خولی پەرلەمان کە سەرۆکی حکوومەت لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئێمە بێ یەکەم هەمواری ئەو یاسایە بکەین و دووەم شت ئێمە ئەبێ وا بکەین کە دەرچوانی زانکۆپی مانگاکانمان یاخود گەنجەکانمان تەنها چاویان لە دامەزراندن و لە دەستی حکوومەت نەبێ ئەبێ وا بکەین لە کەرتی تایبەت وا بکەین کەرتی تایبەت جێگرەوەی حکوومەت و دامەزراندن بێ بەڕاستی ئەگەر ئێمە من خۆم ئەو بەرنامەیە هەمەیە ئیش لەسەر ئەوە بکەین ئێمە هەرێمەکەمان لە ڕووی گەشت و گوزاریەوە زۆر پێشکەوتووە زۆربەی ناوچەکانمان ناوچەیەکی گەشتیاریە ئەو پرۆژانەی کەتیا ئەکرێ و پرۆژە گەشتیاریانی کە لە هەرێمەکەی ئێمە و لە شارەکانی ئێمەیە هەیە بەس گەنجەکانی خۆمان ئیشی لەسەر بکەن دەستی کاری بیانی نێتە شارەکەمانەوە و هەر مەنتیقەیەک هەر شارێک هەر ناوچەیەک گەنجەکانی خۆیان بخەنە سەر ئیشەکانە بۆ بە نمونە ئێمە ئەگەر سەیری بازیان بکەین کۆمەڵێک مەشاریع و معمەلی تایە هەر شارێکی تری هەر قەزایەکی تری ئەم هەرێمەی ئێمە سیر بکەین کۆمەڵێک شوێنی گەشتیاری هەیە ئەگەر وا بکەین بە یاسایەک ڕێکی بخینەوە کەرتی تایبەت لە 100 بۆ نمونە 75 ئەو کەسەی کە دەستی کارە لە ناوچەکەی خۆیان ئیشەکە دانیشتووی ئەو شوێنە بێ دانیشتووی ئەو شارە ئەو قەزایە ئەو ناحەیە بێ ئێمە گەنجەکانمان بەم شێوەیە بێ ئیش و بێکار و بێپارە نابن بۆیە ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین من پلانم ئەوەیە کە بە تایبەت ئیش لەسەر ئەم یاسایە بکەم دەستی کاری بیانی بە ڕێژێکی زۆر کەم بێتە هەرێمەکەمانەوە گەنجەکانی خۆمان بخینە سەر ئیش گەنجەکانی خۆمان بخینە کەرتی تایبەتەوە و هەرتەنها چاوەڕێی حکوومەت نەکەین. باشە خات و پەری کۆتا پەیامی خۆت بگێنە دەتەوێت چی بە هاوڵاتیان بڵێ تاکو و پشگیری لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. وەڵام من تەنها ئەو ناڵێم خوا سەرۆکێکی وەکو سەرۆک باوەڵی لەم کاتیان ناردۆ بۆ ئەم هەرێمەی ئێمە یعنی بەڕاستی سەرۆکێکە نەک بەس بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو هەرێمەکەمان ئومێدێکی زۆر زۆر هەیە بە جەنابی سەرۆک باوەڵ خەڵکانێکی زۆر هەن لەو مووقیفانی لەو هەڵوێستانی کە لە ماوەی ئەم 3 ساڵەیە بە تایبەت کە سەرۆکایەتی ئەم حیزبەی ئێمە ئەکات کۆمەڵێ مووقیفمان هەبووە بە تایبەت پۆستی سەرۆک کۆمار کە بەڕاستی ئەمە شەڕێکی گەورە بووە بۆ کورد بووە و لە ناویا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و لە هەڵبژاردنەکانی شاری کەرکووکا کە بینیمان یعنی محاربەمان نەکرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەشداری هەڵبژاردن نەکا خۆشبەختانە ئێمە سەرکەوتنێکی گەورەمان تۆمار کرد لە کەرکووک و محافظەکەش هەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و لە شارەکانی دیکەش هەر بە هەمان شێوە ئەم دەستکەوتانە بەوەی جەنابی سەرۆک باوەڵەوە بووە وەک بینیمان چەند مووقیفێکی ئەو پیاوە بەڕاستی ئەو سەرکردە بوێرە جەری ئەگەنجا کە چەند مووقیفێکی هەبوو ئەمە مای خۆشحاڵی بوو بۆ خەڵک بینی کە فەرق و جیاوازی ناکرێت لە بینی کەسێکی ئاسایی هەواڵێکی ئەم حیزبە لەگەڵ کەسێکە لە پلەی بەرزەوە لەسەرەوە بێ لە بەرپرسیارەتی باڵایە بێ بۆیە ئومێدی زۆرمان بەم سەرۆکە هەیە وەتکا لەو خەڵکە ئەەکەم داوا لە هەموو دەنگدەرانی بەڕێزەکەم متمانی خۆیان بێکێتی نیشتیمانی کوردستان ببەخشن متمانی
متمانەی خۆیان جارێکی تر بە حیزبی شەهیدان ببەخشن چونکە هیچ حیزبێک نییە لەم هەرێمەی ئێمەیە بە هێندەی یەکێتی نیشتیمانی کوردستان قوربانی دابێ خاوەنی نزیکەی 25,000 شەهید بێ خاوەنی ئەو هەموو پێشمەرگە دیێرینە ئەو هەموو کەم ئەندامی سەنگەر بێ بۆیە تکاتان لە یەکەم ئەم جارش متمانەی خۆتان ببەخشنەوە بە جەنابی سەرۆک باڤڵ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاندیدە دڵسۆزەکانیان بە کاندیدەکانی کە کەسوکاری سەربەرزی شەهیدانە بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی زیاتری ئەم هەرێمەمان بکەین. دەستخۆش دکتۆر کاوە دوا پەیامی بەڕێستان. زۆر سوپاس. دوا پەیامی من ئەوەیە کە بۆ ئەوەی بمانەوێ ئەو بارودۆخە ناخۆشەی کە لە سەرەتاوە باسمان کرد نەمێنێ بۆ ئەوەی کۆتایی بەدەسەڵاتێکی مرکزی سێنتراڵی خۆسەپێنی دیکتاتۆر بێنین و بۆ ئەوەی حکومت ببێتەوە بە حکومەتی خەڵک و هاوڵاتیان و خزمەتگوزاریەکان جارێکی تر دەست پێ بکەنەوە و حکومەتی هاوڵاتیان بێت و جارێکی تر کار بۆ خەڵک و بۆ خوێندکاران و بۆ گەنجانمان و بۆ هەموو چین و توێژەکان بکەین و پرۆژەکان جارێکی تر ببوژێتەوە لە هەرێمی کوردستان ئەوە پێویستە هەموو لایەک دەنگ بدەن بە ژمارە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوان بەخوای گەورە و بە هیمەتی میلەتەکەمان کۆتایی پێێنی. ماندوو نەبن. زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان پەری عومەر تۆفیق کاندیدی ژمارە 15 لە بازنەی سلێمانی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات دکتۆر کاوەڕەزا کاندیدی ژمارە 38 بازنەی سلێمانی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. دووبارە سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونتان بە هیوای سەرکەوتن. بەڵێ خۆشەویستان بەرنامەی ئەم جارشمان پێشکەشکردن کاتتان ئارام بێت.